میوزیکژەن و ئاوازدانەرە خەڵکی شاری سلێمانیە و هەر لە سەرەتایی تەمەنی گەنجێتیەوە خۆی فێری چەندین ئامێری مۆسیقا کردووە و میوزیک دەژەنێت. لە ساڵی 2005ەوە لە وڵاتی سوید دەژی. لە ئەکادیمەی ڕۆیاڵ میوزیک لە ستۆکهۆڵم کۆمپۆزەری و ئاوازدانانی خوێندووە. لە ساڵی 2010دا خەڵاتی نێونەتەوەیی سابامی بۆ بەتواناترین ئاوازدانەری گەنج بردووەتەوە. هەر لە ساڵی 2010ەوە تا ئەوڕۆکە چەندین مۆسیقا و ئاوازی بۆ فیلم و یاریە دیجیتاڵیەکان داناوە و لە چەندین وڵاتی جیهان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کوردستان و هاوکات بەشداری چەندین پرۆژەی مۆسیقا و ئاوازدانانی کردووە و کۆمپۆزەرە. هەمیشە لەم بەرنامەیەدا داهێنەرێکی کورد بەسەر دەکەینەوە. کارزان مەحمود میوانی زایڵەیە. ئەم کاتت باش کارزان مەحمود بەخێربێی بۆ بەرنامەی زایڵی دەنگی ئەمەریکا. زۆر سپاس کاگاسۆی عەزیز، زۆر سپاس بۆ میوانداریەتان. هەربژین. کارزان هەڵبەت ئێستاکە خەڵک ڕەنگە پرسیاریەوە بکەن، هەڵبەت بینێرانی دەنگی ئەمەریکا پرسیاریەوە بکەن کارزان سەرقاڵی چییە؟ ئایا کارزان تەنها وەکو میوزیکژەنێک یان تەنها وەکو کۆمپۆزەرێک ئاوازدانەرێک یان ئێستاکە سەرقاڵی موزیکن بۆ فیلم و بۆ یاریە دیجیتاڵەکانیش؟ ئایا پرۆژانە چییە کە لەم چەند ساڵی دواییە سەرقاڵی بوون کە ڕەنگە زۆر کەس ئاگایی لەو پرۆژە جوانانەی تۆ نەبێت؟ بەڵێ تەواو زۆر سپاس وەکو پێشەشی بۆ دەنگی ئەمریکا بەشی کوردی. ئەمە یەکەم جارە پێم وابێت لێرەوە قسەتان لەگەڵاکەم یان قساکەم لێرەوە. زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەیە، زۆر خۆشحاڵم. طبعا ماوەیەکی زۆرە، ماوەی 10 ساڵ بۆ 15 ساڵی ڕابردوو سەرقاڵی کارکردنم بۆ بڵین بێجگە لە موسیقی خۆم، موسیقی تایبەتی خۆم کارەکەم وەکو فیلم کۆمپۆزەر یان گەیم میوزیک کۆمپۆزەر. ئەمانە هەم بۆ تەلەڤیزۆن کارەکەم، بڵێن زنجیرە درامای تەلەڤیزۆنی، هەم بۆ سینەما، بڵێن بۆ ساڵۆنی سینەماکان، هەم بۆ ڕیکلامە تەلەڤیزۆنەکان تەمان لە ڕووی موسیقەوە ئەم چەند ساڵی ڕابردوو. بەڵام وەکو باسیشێ کرد ماوەیەکی زۆرە کارەکەم بۆ ڤیدیۆ گەیمەکان، چ بڵێن کۆمپیوتەریەکان بێ یان پلاتفۆرمەکان بە بەرفراوانی، چونکە ئێستا ئیندوستریەکی زۆر گەورەیە لە دنیا مەسەلەی گەیم بە تایبەتی لە وڵاتی سوید، چونکە یەکێکە لە وڵاتانی کە لە ڕووی ڤیدیۆ گەیمەوە زۆر پێشکەوتووە. منیش چانسی ئەوم هەبووە کە بتوانم کاری موسیق بۆ ئەو گەیمانە بکەم و بەشدار بم. بەڕاستی بواری یاریە دیجیتاڵەکان بوارێکی زۆر گەورەی لە تەواوی جیهانە، بە تایبەتی ئەمریکا، وڵاتانی ئەوروپا، وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی. بەشداری تۆ لەم پرۆژەیە وەکو ئاوازدانەرێک و وەک میوزیکژەنێک و وەک دروستکردنی میوزیک بۆ ئەو یاریە دیجیتاڵانە بەڕاستی ئیشێکی ناوازەیە، لەبەرەوەی باڵیانە چوو بم کەم کوردەیە توانی بێتی بە شێوازێکی وەکو تۆ بەشداری کردوێت لە پرۆژێکی ئاوا گەورەیە کە ئێستاکە پرۆژەیەکە کە لە وڵاتێکە ناتوانانی گەماروی بی، پرۆژەیەکە کە تەواوی جیهانی گرتوێتەوە پرۆژەی یاریە دیجیتاڵەکان. گرنگە ئەم پرۆژەیە چۆن دەستی پێ کرد و تا چەند بەردەوامە بێ ئەم پرۆژەی ئێوە؟ ڕاستە ئەوەی ڕاستی بێ سەرەتا لەگەڵ چەند کۆمپۆزەرێکی ترا پێم وابێت 4 بۆ 5 کۆمپۆزەر بوو. یەکێ لەوان کە کۆمپۆزەری سەرەکی کارەکە بوو بۆ ڤیدیۆ گەیمی باتلفیلد 1 و هەتا 5 پەیوەندیان بە منەوە کرد کە بەشدار بم لەگەڵیان وەکو کۆمپۆزەرێک و بەشێک لە موسیقەکە من بینوسم و دروستی کەم و پرۆدیوسی بکەم، بڵین بەرهەمی بێنم. ئەم چەند کەسە پێکەوە هاوکاریەکی مانە کردو، وەکوتم هەر کەسێکمان بەرپرس بوو لە بەشێکی موسیقی گەیمەکە. ئەمە تەمان پرۆژێکی زۆر گەورەیە، نزیکەی 1000 کەس بەشدار بوون لە دروستکردنی گشتی بەرهەمەکە، بڵین نەک بە تەنها موسیق، تەمان هەموو گەیمەکە گەیمێکی زۆر بەناوبانگە باتلفیلد. ئەنجا ئەمە من چ وەک موزیسیان بەشدار بووم، چ وەک ئاوازدانەر بەشدار بووم. وەلەم دوایانەشا گەیمێکی تر هات کە ئێستا زۆر بەربڵاوە،
باسی ئازایەتی تەمان لەو بیرۆکەی گەیمەکە لەوە سەر چاوی کرد کە باسی ئازایەتی ژنی کوردەکە لە بەرامبەر تیرۆر لە دنیادا بە ناوی ئینسەرجنسی سانستۆرم ئەوان پەیوەندیان بمنەوە کرد کە موسیک بۆ گەیمەش بنووسم ئەو ئێستا لە پلاتفۆرمەکانە بڵاوە بە تایبەتی بۆ پیسی لە ماوەی داهاتوودا بۆ پلەیستیشن و پلاتفۆرمەکانی تریژیەت ئەمە پێم وابێ ئێستا گەیمێکە لە ئاستە بەرزەکانەوە وابزانم فرست پرسن شوتە ناوی بڵین سایلی گەیمەکەیە ئەمە زۆر بەربڵاوە ئەوەی جێ خۆشحاڵیە ئەم پرۆژانە بەردەوامیان هەیە لەبەرەوەی چەند زنجیرەیەک بە دوای یەک هایە ئێستا بۆ نمونە ئینسەرجنسی سانسۆ ماوەیە لەمەوە پێشکە بڵین ماهۆی لەمەوە پێشنا وەخت زۆر بە سەری گەڕا ببوورە 2 ساڵ لەمەوە پێش دەسم کرد بە نووسینی موسیک یەکەم بەشی ئەم ئیشە ئێستا لەم چەند ڕۆژەیە ڕابردووە چەند شتێک تازە زیاد ئەکەن بۆ گەیمەکە پێویستەکان موسیکی تازیان بۆ بنووسم طبعاً ئەمەش زۆر مهمە کە یەکەم جار ئەو موسیکە ئەنووسرێ ئەم موسیکە لە ناو خەڵکات جێی خۆی ئەگرێ کە جێی خۆی ئەگرێ خەڵک زیاتریانەوێت لەو شێوە موسیکە ئەو بە شێوەیەک لە شێوەکان کۆنتراکتێکی غێر مباشر کۆنتراکتێک وەکو ئەگریمنتێکی غێر مباشر لە بینی تۆ وەکو کۆمپۆزەری موسیک لەگەڵ ئەو بەکارهێنەری گەیمەکانە دروستە بێت کە تۆ بە گەیمەکەەوە ئەنووسەی ئەبیت بە بەشێک لە ئایدنتیتی گەیمەکە وەکو تەمەش زۆر بەربڵاوە و تایبەتمەندێکی خۆی هەیە لە موسیقی فیلم ناچێت لە موسیقی درامای تەلەڤیزیۆنەکان ناچێت ئەنی تایبەتمەندێکی تازەی تایبەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی بۆ نمونەکە یەکەم جار دەسم کرد بە موسیقی ئەم گەیمانە من خۆم زۆر شارەزانە بووم ئەخیر جار پێم وابێت کە من گەیمم بەکارهێنا وابزانم 10 ساڵ لەمەوە پێش 14 ساڵ لەمەوە پێش 10 ساڵ بە 14 ساڵ لەمەوە پێش بەکارمێنەوە و کاتە عالەمێکی تر بوونەوە ئەیتر بوو شتەکان نەمەزانی چۆنە ئەمزانی کە موسیک دەنی لایەنە موسیقالەکەی نابڵین لە ڕووە موسیقیەوە بگرە لەو ڕۆی کە چۆن موسیقات چ فانکشنێکی هەیە لە ئێستای دنیای گەیمە ئیتر ئەو بوو کە سوودم وەرگرت لە کەسێک کە دراوسێمە ئەو زۆر گەیم بەکارێنێ لە گەیمەکانە جا بۆم باس کرد کە خەریکی شتێکی وام ئەو هاو یارمەتیەیەم لەو ڕۆی کە وەکو کەسێکی جوێگر ئایا ئەمە ئەم موسیکە ڕاستە بۆ ئەم شوێنە ئایا هەست بە چی ئەەکەی جاری وا بوو کە مۆسیقاکەمە کرد بۆم پلەیە کرد جوێی لێگر ئەوت ئەمە لەوە لە لاسمانستان دەچێت ئەوەیە کە بڵێ ئەخیر کەس ئەموت زۆر چاکە کەواتە جایوت ئەمە شتێکی تری بۆ زیاک تێگە یعنی عالەمێکی تایبەتی هەیە چونکە زۆربەی ئەو گەیمانە بەردەوامی تایە ینی نامۆسیقاکە بەردەوامی تایە لوپی تایە کە ئەبێ بەردەوامی بات بە موسیقەکە و بە احساسەکە وەکوتم زۆر جیاوازات بە دڵنیاییەوە کارزان هەڵبەت ئەمەوێت هەڵبەت ئەگەر ئێمە چەندین ساعت قسە بکەین لەسەر پرۆژەکانت لەسەر ئەو ئیشانی کردوتە تا ئێستاکە هەڵبەت تەواو نابێ بەڵام گرنگە بەلامەوە بگەڕێنەوە سەرەوەی کە تۆ کۆمپۆزەرێک و ئاوازدانەرێک و هەم میوزیکژەنێکیش لە چەندین وڵاتی دنیا بە ئەمریکاشەوە لە کەنەدی سنتەر و هاوکات لە پراگ و لە سوید و لە چەندین وڵاتی دیکەش بە کوردستانیشەوە تۆ پرۆژەت هەبووە هاوکات میوزیکی ژەنیوە و هەم وەکو ئاوازدانەریش پێمان خۆشە ئەو گەشتەمان پوختەی ئەو گەشتەمان بۆ باسکەی بۆ بینەرانی زایڵی داهێنان طبعا ئەگەر باسی لە ڕۆ مێژوویەکەەوە باسیکەین کە من چۆن هاتومەتە بڵین ئەم چوارچەوەی کە ئێستاتیامیان بە ئەو پلیکانەی کە پیا ناتوان بڵم گەیشتم بە مەچووکە نازانم لێبڵەکەی لێبڵێکە بەڵام ینی کە پێی گەشتومەتە ئەم ڕۆژی کە ئێستا لەبواری موسیقا تیاژیم من سەرەتا طبعا لە موسیقی کوردیەوە لە موسیقی ترادیشنەلی کوردیەوە دەسم پێکرد لە ئینسترومنتە کوردیەکانەوە کە دەسم پێکرد و وردە جا پێش ئەوم باسی ئەتوان بڵێم لە تەمەنی 15-16 ساڵی بەرەو سەر باسەکەم چکە پێش ئەوە زیاتر کاری شانەوەیم کردووە شانەوەی مناڵان و وێنەکێشان و ئەو شتانە بۆ زیاتر بەڵام وەکوتم لە ئینسترومنتە کوردیەکانەوە دەسم پێکرد گروپێکمان دروست کرد گروپێکی موسیقی کوردی بەنای گەڕیان چەند شوێنێکی دنیا گەڕین کۆنسرتمان کردو لە چەند شوێنێکی جیا هەم خۆمان وەکو گروپی گەڕیان هەم لەگەڵ ئۆرکێسترای جیاوازە کارمان کردووە
بێجگەلەوە کە هاتمە وڵاتی سوید لە وڵاتی سوید دەستم کرد بە خوێنە لە مەجای کۆمپۆزیشنە ئارت میوزیک دەستم پێ کرد 5 ساڵ قۆناغی ماستەر بڵین جدوای ئەوە لەبەر ئەوەی کە من هەمیشە ئەو باکراوندە شانۆیی کە من هەم بۆ لە مناڵی وەختیامە مابوو زۆر حەزم لە فیلمە کرد بینینی فیلم وای لێ کردم کە مۆسیقاکەی زیاتر بێتە دەرەوە کە جارێک سێری فیلمێک بکەم دوم جار و سێم جار سێری کەم بۆی گوێ لە موسیقەکەی بگرم بەو چاوە سێری کەم کە کۆمپۆزەرە دڵنی شەینەکانی خۆم بدۆزمەوە لە ناو دنیای فیلمە وای لێ کردم کە هەوڵ بم مۆسیقا بۆ فیلم بنووسم و بێجگەلەوە ژووک کۆمپۆزەری میوزیک کار بکەم وەلو مەجالەش هەر هاوکات لەگەڵ ماسەرەکەما زۆر کۆرسی جیامان هەبوو بۆ مۆسیقای فیلم ئەوانم هەمووی خوێنەوە بێجگەلەوەش لە 2009 بەرەو هەتا بڵین تا ئێستا بەرفراوانی بە پرۆفشناڵی کارم کردو لەو مەجالەیە چ لە دەرەوە ناوی سوید لە کوردستان و لە دنیاشان. کارزان باڵیان نەچووم لە 2010 لە فیستیڤاڵێکی گەورەیە فیستیڤاڵێکی نێونەتەوەیە خەڵاتێک وەرەگری بۆ باشترین و گەنجترین کۆمپۆزەر میوزیکدانەر و هاوکات ئاوازدانەر بۆ کارێکی بۆ پرۆژەیەکی میوزیکژەنین دەتوانی باسی ئەو خەڵاتەمان بۆ بکەی هەڵبەت زۆر گرنگە کوردێک بەشداری فیستیڤاڵێکی نێونەتەوەی ئاوا گەورەی کردووە هاوکات میوزیکژەنێک کە ئێستاکە بە حەقەت بۆ هەم بۆ کورد و هەم بۆ جیهانیش بەشداریکردنی کوردێک لە ناو مەحفەلێکی ئاوا جیهانیە بایەخی خۆی هەیە. بەڵێ تەوانەوە ساڵی 2010 11 ساڵ لەمەوە پێش تقریبان ئەو کاتە گەنج بووین فیستیڤاڵێ بوو بە ناوی World Soundtrack Awards کە بۆ بڵین بۆ فیستیڤاڵی تەنها بڵین موسیقی فیلمە هەموو کۆمەڵی کۆمپۆزەری جیهانی لەو کاتەیە ئەوان بەشدار بوون بە چەند بەشێکی جیا چکە ئەواردەکان بەڵام بە تەنها بەس بۆ گەنج نەبوو کۆمەڵی ئەواردی جیاجیان هەیە یەکێ لەوانە بڵین کە ئەو ئەواردانی کە بۆ گەنجەکە گەنجی کۆمپۆزەر بۆ ئەو ساڵە ئەو بوو من بردمەوە لە ناو پێم وابێ نزیکەی 400 کۆمپۆزەری گەنجی ترا جا ئەو کاتە بڵین موسیقەکەش پێشکەش کرا موسیقەکە ئەوەی کە نووسی بووم بۆ فیلمێکی ئەنیمێشن بوو بە ناوی ئەدمینستریتر ئەنجا فیستیڤاڵ ئەو ساڵە بە تایبەتی زۆر گەورە بوو لەبەرەوەی یادی 10 ساڵەی فستیڤالەکە بوو لە گێنت بەڕێوەچێ فستیڤالێکی جوان بوو پێشوازێکی زۆر جوان ئەوە یادگارێکی زۆر خۆش بوو من جاتوانە بڵم لێوێەوە ئەو بوو بە پایەکی گەورە بۆ من ووا بوو کەسێک لە خۆم گەورەتر لە ناو خۆمە لە ناخی خۆما پێم بڵێ لە ئێستەوە تۆتوانی لەم بوارە کار بکەیت چکە پاڵ پەیوەنەرێکی زۆر باش بوو من شانازێکی زۆر گەورەش بووە من پێم وابێ زۆر شتی لە ژیانی منە لە بواری موسیقی فیلما گۆڕی بەڵێ ئەتگەڕێنمەوە بۆ شتێکی جوان کە هەمیشە لەگەڵ ماژی کاکارزان ئەتگەڕێنمەوە بۆ نزیکەی 7 ساڵێک لەمەوە بەر زیاتر 7 ساڵ لەمەوە بەر قەسیدەیەکم خوێنەوە میوزیک و دانەری میوزیکەکە و ئاواز و هەموو شتێکی تۆ بووی بە حەقەت ئێستاش کە گوێی لێگرمەوە هەستەکەم تازە گوێ لەو مۆسیقایەگرم تازەی گوێ لەو ئاوازاگرم کە زۆر ئیرتیجالیانە میوزیکی بۆ قەسیدەکە دانابوو بە حەقەت ئەو سەروەختێکی کە هەرگیز لە لای من لە یاد ناچێت پێم وابێ قەسیدەکەش ناوی تارژەنی یاخی شتێکی لەخوای بیرمە ئەو کاتە کا کوردۆشمان لەگەڵاوە وێنەیەکی شاتەوە تابلۆکە ماوەسە بە بیرمیە لە ئێستا لە وابزام لە بینای ئەوەی کە ئێستا بڵین کراوە بە مۆزەخانەی ئەم نەسوورەکە لێ بووانە ڕۆژێکی ساردی زستان بوو یادگارێکی جوان بوو بەڕاستی زۆر خۆشە پێم وابێ ئێستاش ماوەی لەمەوە پێش بینیمەوە جارێکتر شتێکی زۆر تایبەت بوو هەستێکی تایبەتی هەبوو ئێستاش کە گوێی لێگرمەوە زۆر ئەم باتەوە ئەو کاتە بە دڵنیاییەوە من ئەو سەرسامیە زۆر سەیر بوو بەلامەوە بە حەقات نزیکەی سەعات و نیوێک تۆ تارژە نەزانی بەڕاستی
ئەم هێزە لە ڕۆحی تۆیە سەفەرت پێکات و لە ئەوروپا لە چەندین پرۆژەی گەورەی موزیکا بەشداریەکەی پێم خۆشە ئەو پرۆژانە کە حەسکە ئێستاکە باسیکەی وە بایەخی ئەو پرۆژانە و گرنگی ئەم پرۆژانە بە تایبەتی ئەو پرۆژە میوزیکانی کە کردوتە بە وەکو کۆمپۆزەر وەکو موزیکدانەر لە پراگ لە سوید لە ئەمریکا پێمان خۆشە بۆمان باسکەن. طبعا ئەو پرۆژانی کە ئێستا زیاتر سەرقاڵم پێوەی ئەتوانم بڵم زۆرتر کاری درامای تەلەفزیۆنین لێرە لەبەرەوەی ئێستا پلاتفۆرمەکان زۆر بوون ئێستا هەر لە نەتفلیکسەوە هەیە لە نەزەم ئەم شتانە کە ئێستا کە هەیە لێرەش بە تایبەتی لە سوید سیمۆر و مەجموعەیەک شتی زۆر هەیە ئەمانە درامای تەلەڤیزیۆنی زۆر دروستەکەن بە تایبەتی کە لەم کاتی پاندمی و ئەو شتانەیە زۆر خەڵک زیاتر سەیرەکە ئێمە چەند درامای تەلەڤیزیۆنیەکەیە کە ئێمە بە بەردەوامی کاری بووەکە ینی درامایەکێ بە ناوی بێک لە سوید دروستەکرێ ئەوە نزیکەی پێم وابێت لە ساڵی 1993ەوە بەردەوامە هەتا ئێستا و یەک کۆمپۆزەر کردوێتی مۆسیقاکەی ئێستا من لەگەڵ ئەو کۆمپۆزەرەیە پێکەوە کارەکەین درامایەکی تر هەیە بە ناوی ئەدڤۆکاتن دە لۆیر ئەوەش هەر ئێمە کاری بۆکەین کاری موسیقی بۆکەین هامیلتۆن ئەویش درامایەکی ترە درامای دەنی زۆرن شتەکان کاری بڵین ئەم درامایانە کە دەسەجەم ئیشە زۆر جار دوو کۆمپۆزەرین بەیەکەوە کارەکەین جا هەنێکیشیان بۆ پلاتفۆرمە جیهانیەکانە هەنێکیان بۆ بەتایبەتی بۆ سویدە جا بێجگەلەوەش کاری کۆمەرشەڵ زۆرەکەی موسیقی کۆمەرشەڵ و ئەو شتانە زیاد لە حەد هەیە ینی ڕۆژانە کە ینی ئێستا ئیشی من توانم بڵم لە نەوەی بەیانیەوە بۆ چواری ئێوارە دروستکردنی موسیقە بۆ ئەم جۆرە دراما بەڵە دراما و پلاتفۆرمە مێدیایانە بەڕاستی و جێگەی خۆشحاڵیشە چکە من شانسێکی باشم هەیە لەوەی کە توانیومە ئەو شتێک کە حەزم لێتی کاریشتیا بکەمەوە نیە ئارەزۆکە و هیوایەتەکە و بگۆڕی بە پیشە ئەمە خەوێکە کە هەموو کەسێکەیەتی بەڕاستی ئەتوان پێی بڵام تا ڕادێکی باش من پێی گەیشتوم و خۆشحاڵی کردوم بە تایبەتی لە ئەوروپاشە بێجگەلەوەی کە تۆ کارەکە ئەەکەیت و پاداشتێک هەیە بەرامبەر بەو کارە مافی تۆش پارێزراوە لە زۆر ڕۆوە کە لە شوێنێک کارەکان لێ ئەدرێ قەت بێ بەشە ناکەن و مافە هەمیشە پارێزراوە ینی لەو ڕۆوە بیری لە ناکەیتەوە بەڕاستی بەداخۆ لە کوردستانوانی بەس لێرە کە کارێکەکەی کەسانێکی زۆر هەیە بە دەنگ تۆن کە مافەکانە بپارێزن بۆی بتوانی بەردەوامی هەبێت چکە هیچ ئەگەر بە پرۆفشناڵی لە هەموو ڕۆیەکەوە پرۆفشناڵ نەبێت بەردەوامی نابێت ئەمرێت وەکو چۆن سەوزیەک یان درەختێ یان دارێگر ئاو نەدرێتتر وشکە بێت ئەگەر تێ بەردەوامی هەبێ بێ خزمەتیکەی هەموو بارێک وایە بەڕاستی بەڵێ بە دڵنیاییەوە کارزان هەڵبەت لە پشت دەنگە خۆشەکەی کانیخانەوە مۆزیکێکی زۆر زیندوو ئاوازدانەرێکی زۆر زیندوو هاوکات ئاوازێکی زۆر جیاواز حەزوری هەیە ئەو ئاوازەش زۆربەی کات ئیشەکانی تۆیە هەڵبەت پێم خۆشە لێرەوە باسیەوەمان بۆ بکەن کە ئەم هەماهەنگیە جوانە لە نێوان دەنگ و موزیک و هاوکات ئەو ستایلە جوان و جیاوازەیە چۆن دروستکرا تا ئێستاکەش ئەو ستایلە بەردەوامە ڕاستە ئەوەی ڕاستی بێ ئیشکردنی من و کانی پێکەوە تەمان شتەکان چۆنەڵی بە شێوە سروشتیەکە دروستە بێت کە پێکەوە هەمان وانی وای لێ کە پێکەوەژی هەمان تام و چێژی موسیقتانە بێت هەمان حەسان لە هەمان ڕەنگە هەمان تا ڕادێک خواردن ئەم شتانە ئەمەش موسیقی ژەبە بەشێک لە ژیان کە ئێمە پێکەوە کارمان زۆر کردووە جا چ ئەو چ من حەزمان لە شتی دووبارە نییە ئەوەش پێم وابێ وای لێ کردووە کە ستایلێکی تربا بەخۆی بە دەنگی و منیش بە موسیقەکەی وامان کردو کە شتێک بێت جۆزە نازانم خەڵک حەزی لێ بێیان لێ نەبێ ئەو مۆزوع ئەکترە بەڵام حەزکەین کە شتێکی جیاواز بێ گەر
هەر جارێکیش ئەم جارە کە پێشتر کانی ئەلبومەکەی بڵاو کردەوە لەوەی پێشتری جیاوازتر بوو ئێستا چەند کارێکی خەریکین ئەویش لەوانتر جیاوازترە ئەمانە پێم وابێ تامبوویەکی جیاواز ئەیە بەو کارانە و تەماستایلی ژیانیش چۆنەڵی ئینسان کاچێتەوە ناو خۆی و ئەو هەستانە ئەتەوێ دەری ببڕیت بەو شێوە پەیوەندی کە منوکانی شەمان بووە ئەو بەرهەمە پێگەێنێ وەکو درەختێک وایە ینی هەموو ئەتوان بڵێم مەسەرانگەر هەموو درەختێکی تو بگرین هیچ هەمویان داری تون بەڵام لە یەکتری ناچن ئەمەش بەزەبت ئەو خاکەی کەتیایەتی ڕێک لەوێ ئەو درەختە وا لەو درەختاکە کە شڕنگ و بۆیەک و تایبەتمەندێکی تری هەبێ من ئەواگەڕنەوە بە سروشت ئەوە زۆر مهمە ئەو بەخۆش حاڵیشەوە توانیمانە پێکەوە چەند بەرهەمێک کەمیش زۆ کەم بەرهەم بێنین کە خەڵک پێی خۆش بێ بەڕاستی بەڵام کۆمەڵێ بەرهەمی ناوازە و کۆمەڵێ شاکاری گەورە و جوانن چکە هەر ئیشێک هەر مۆزیک و هەر دەنگێک بە عیشقەوە ئیشی لەسەرکرێ هەر بە عیشقیشەوە ئەمێنێتەوە کاکارزان بە دڵنیاییەوە کاکارزان زۆرمان پێ خۆشە ئێستاکە لەم دوایین پرسیارمانەوە بێت کە لەم کەرەنتینەیە سەرباریەوەی کە زۆرێک لە ناوەندەکان داخراون زۆرێک لە هۆڵەکانی سینەما و هۆڵەکانی میوزیک داخراون ڕەنگ سوید جیاوازە بەڵام لە دنیاە ئەم کۆرۆنایە کاریگەری زۆر بوو تا چەند ئەم کاریگەریە لەسەر تۆ کاریگەریکی ئەرێنی بووە یان کاریگەریکی نەرێنی بووە بۆ پرۆژەکانت ئەوەی ڕاستی بێ لێرە بڵێن لە وڵاتی سوید ئەتوان بڵێن میلەتێکی زۆر گوێگرن لە وڵاتی سوید خۆتوانین بڵێن نیمچە کەرەنتێنەیەکە لە ئاسڵا چکە خەڵک زۆر بەریەک ناکەوێت ئەو حاڵەتە سوسیالی کە لە وڵاتەکانی تر هەیە توان بڵم لە سویدانیە بەڵام ڕێنمایی تایبەتی خۆی هەیە ئینسان ڕەچاویە کات کە بۆ نمونەگەر ئەمڕۆ پێ بڵەن سبینێ لە دەکە زیاتر بۆی نیە بچێتە ناو شۆپێکەوە ئیتر خەڵک گوێ ئەگرێ بەڕاستی ئەوە زۆر خۆشە ئینسان وا لێکا کە ڕەچاوی ئەو شتانە بکە بەڵام وەکو کارکردن ئەتوانم بڵێم بەهۆی ئەوەی کە پلاتفۆرمەکان پلاتفۆرمە مێدیاییەکان بەرهەمیان زۆر بوو لە بەروی خەڵک زۆر لە ماڵەوە بوو هەم لە ڕووی گەیمەوە هەم لە ڕووی فیلمەوە هەم لە ڕووی دراماوە بڵین فیلمی تەلەفزیۆنی فیلمی سینەمایی ئەمانە بەرهەمێنانێکی زۆر هەبوو جا پێشگە لە وەکو تشم گەیم بەڕاست ئەوشم بیرچوو کۆمەڵە کاری زۆرم کرد بۆ ماینکرافت بڵین بۆ موسیقم بۆ ماینکرافت دروست کردو بۆ بەتابەتی ڕیکلامەکانیان لەم دواییە کۆمەڵی کاری زۆر کە ئەوانە من ئەتوانم بڵێم عادەتەن ئێمە لە مانگی دەوروبەری هاوین لە مانگی حەوت و ئەوانەیە پشوێکی کەمانەیە بەڵام ئەم ساڵ ئەتوان بڵێم ئەوەش نەبوو یعنی لەو ڕۆوە نازانم ساڵێکی نائاسایی بوو بەڵام چۆن بڵم هەستم بەو بەتاڵیە لە ڕووی دەرونیەوە نەڕووی فیزیکەڵی هەستم پێ نەکردووە ینی ئەتوان بڵم ساڵێکی ئاسایی بوو چکە لێرەش ئینسان بڵین بە هیچ شێوەیەک مەکتەب دانەخرا مناڵ هەرچوو مەکتەب جا منیش بیرم لەوا کردەوە ئەگەر لە ناو فامیلێکایە کەس بچێتە دەرەوە ئیتر وەکوایە هەمووی چوو بێ لەبەرەوە یاوە تا ئینسان بێ خۆی قفڵ کات لە ماڵەوە بێ هەموو کاتەکە یاوە تا ئیترەبێ جوێنێتێ بەڕاستی من ئێمە نەک بڵین وەکوتم ئەو ڕێنمایانەمان ڕەچاو کردو زۆر بەباشی بەڵام ساڵێکی توانم بڵم بەرهەم بووە بۆ من لە ڕووی کارکردنەوە و جێی خۆشحاڵیشە توانم بڵم کە بۆ من زۆر بڵم خۆشحاڵ بووم نەک بە حاڵەتی ئەو حاڵەتێک کە ئینسان ئێستا بڵین دنیاییتە بەڵام بۆ من باش بوو کە بتوانیم کارکەمەوە بۆ من زۆر باش بوو بەدڵنیاییەوە هەڵبەت زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین کارزان بۆ زایاڵی دەنگی ئەمریکا بەڵام پرۆژەکانت ئیشەکانت بە حەقەت هاوکات مێژووی پرۆژە هونەری و موزیکەکانت چەندین بەرنامەی دیکە ئەخوازێ زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین هەربژین زۆر سپاس بێ ئێوەش زۆر سپاس چاوتان ماجەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم تەندروستیشتان باش بێت و بەباشی لەم حاڵەتێکی ئێستا دنیای تێکەوتووە ڕزگار بن ئێوەش پارێزراو بن هەربژین